بەڕێزان سڵاو ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. ئێرە بەرشەلۆنایە ئیسپانیا. ئەو کەنیسەی لە پشتمای بینن ئەمە یەکێک لە کەنیسە بەناوبانگەکانە کە تا ئێستا کە تەواو نەبووە لە ساڵی 1886 دەست پێکراوە تا ئێستا کە تەواو نەبوو دایان ناوە بۆ ساڵی 2026 تەواو بێت. مهندسەکەی ئەم کەنیسەیە ناوی گاودی بووە. گاودی لە ساڵی 1926 کۆچی دوایی کردووە. گاودی بەحساب ئەم کەنیسەی دروست کردووە لە سەردەمی خۆیان ئەو بوو یعنی چەند ساڵێک دوای ئەوە کۆچی دوایی کردو بە تەواوبوونەکەی پێڕانە گەیشت ببینێت. هەتا ئێستاش لە ساڵی 1976 هەتا ئەمڕۆکە تەواو نەبووە، یعنی نزیکەی 136 ساڵ تا ئەمڕۆکە خەریکی دروستکردن و بنیاتنانی ئەم کەنیسەیەنە. ئەم کەنیسەیە ئەگەر دیقەت بدەیتێ لە ڕوخسارە کەنیسەیە، بەڵام ئەگەر بە مێژووکەیدا بگەڕێی چی لە پشتدا ئەگوزارێت ئەو کاتە بۆ دڕۆنە بێتەوە مەتەنها کەنیسە نییە، بەڵکو ئەمە ئەتوانم بڵێم معبەدی ماسۆنیەکانە. چونکە گاودی یەکێک بەو کەسانێک کە لەژێر کۆنتڕۆلی ماسۆنیەکاندا بووە کە لەژێر کۆنتڕۆل کاری کردووە و زۆر دەستڕەنجی بووە و زۆر بەناوبانگ بوو لەبەر ئەوەی لەگەڵ ئەوان کاری کردووە و چەندەها شوێن دیکەشی دروست کردووە کە شوێنەکانی بەناوبانگن لە نێو بەرشەلۆنەدا کە شێوازی دروستکردنەکانی زۆر جیاواز زۆر تایبەتمەندن. بۆشە ئەبینی لەسەر شێواز دروستکردنی کەنیسەکەشە ئەبینی لەسەر بە شێواز کەنیسەیە، بەڵام لە ناوەڕۆکدا معبەدی ماسۆنیەکانە بەوەی کە سێ دەرگای هەیە لە ئەوەکانە سێ دەرگای هەیە. دەرگایەکی بۆ ئەوانەی کە ئەندامن، دەرگایەکی بۆ ئەوانەی کە ئەیانێ ببن بە ئەندام، دەرگایەکی بۆ گەورەکانە کەمە لەسەر با بڵێن معبەدی ماسۆنیەکانە. ئەمە شێوازی معبەدەکانیانە، ئەمەش هەمان شێوازی هەیە. لە هەمان کاتدا چەند خەتێکی هەیە کە بۆی دروست کردووە کە بە ئەو نەخشێکە لەسەر دەرگاکانن بە هەر خەتەکانی هەر سێکیان ئەکاتە 33 خەت. ئەم 33 خەتەش نیشانەی خۆتان نەزان هەڕەمەکان 33 پایان هەیە. کەواتە لێشدا ئەبینی لەسەر شێوازی ماسۆنیەکان دروست کراوە و سمبولی ماسۆنیەکان لە دیوی ژۆرەی بامان شێوە چەند پرگالێک و شتێکی تێدا هەیە بەوەی کە ئەمانە هەمووی سمبولی ماسۆنیەکانن جگەر لەو هەموو شت و کوفرێکە تێدایە کە خۆتان ئەبینن پڕیەتی لە خاتپەرستی و پڕیەتی لە سوزدەبردن بۆ شەخص و بۆ کەسەکان و ڕسمی داعبا و تەیر و تەیار و ئەو شتانێکە نە لە دینی مەسیحی نە لە دینی موسڵمانەکانە ئیسلامدا نە لە دینی یەهودیەکانە کە ئەمانە حەڕام کراون. ئەبینی بەڵام بەس ئەوەندە بینی سەلیبێکی پێوی ئەگەرنا زۆربەی زۆری شتەکانی دیکە وێنەی با بڵێن کوفر و شرک و ئیلحاد و ماسۆنیەکان ئەکات. بۆشە ئەگەر لە ساڵی 2026 کە تەواو بوو ئەو کاتە بزانن کەنیسەیەک تەواو نەبووە، بەڵکو بزانن معبەدێکی ماسۆنیەکان تەواو بووە کە مەسیحەکانش لەوانەیە شانازی پێکەم بە نەزانیەوە لە کاتێکە مەسیحی بە تەواوی هەڵتەکاو ئەگەردار بە مەسیحیەت لە ئەوروپایە بە تایبەتێکە بێ باش نەزانی کە مەسیحیەت نە کاریگەری لەسەر تاک، نە لەسەر خێزان، نە لەسەر کۆمەلگا، نە لەسەر جیرانیەتی، لەسەر هیچ شتێکە هیچ شتێکی نەماوە. ئەمەش کە دروست دەکرێت بە ناوی کەنیسەیە ئەگەرنە هیچ عیلاقەی بە کەنیسەدانیە نە لە ناوەڕۆکدا نە لە نێو کاریگەری بۆ سەر کۆمەلگای بەرشەلۆنە.